خۆشەویستانی کورسات سڵاوتان لێبێ. لە ئاشبڵاخەوە دەرکەوتین و هاتینە پایتەختی شارە زوور، شارە جوانەکەی سەید سادق. ئەم شارە هەمیشە بە خوڵق و میواندۆستیەکانە ئەناسرێنەوە. ئەم شارە هەمیشە جێگە و لانکەی شۆڕش و پێشمەرگە بووە. من ئەمڕۆ زۆر خۆشحاڵم لە خزمەتی ئەزیزان و خزمانی سەید سادقام. هەموو لایەکتان بەخێر بێن. زۆر خۆشحاڵم کە بەڕاستیم ئەمڕۆ ئەزیزان و خۆشەویستانی خۆم لە پرۆگرامەکە بینم. میوانانی پرۆگرامەکەم کۆمەڵێک میوان و ئەزیز و تایبەتن بەڕاستی. زۆر بەڕێز مامۆستا هەرێم، زۆر بەڕێز مامۆستا ئەرسەلان، زۆر بەڕێز مامۆستا ڕووخۆش، مامۆستا سەلاحی ئەزیز، دکتۆر سەلام مامۆستای زانکۆ. هەموو لایەکتان دووبارە بەخێر بێن. پێم خۆشە سەرەتا بچمە لای کاک سەلاحی ئەزیز. کاک سەلاحجان سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش بەخێرن. زۆر خۆشحاڵم کە بڕۆ لە پرۆگرامەکەیت. زۆر سپاس. دەنگ و باس چۆنە؟ وەڵا سپاسانەکەین. دەنگ و باسی شارەکە لە چیایە؟ شارەکەمان تا ئێستا باشە، ئینشەڵا ئومێد دەکەین باشتریش بێ. هەمیشە بە ئومێدەوە بین، ئومێد دەکەین باشتر بێ، بە خێراتنیشتانەکەین ئینشاءڵڵا هەموو لایەک باشە بن. کاک سەلاحجان پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەین. شاری سەید سادق لەکەیەوە دروست بووە؟ بێژووی دروست بوون ێگەڕێتەوە بۆ کەی؟ ئەلبەت مێژوێکی شاری سەید سادق مێژوێکی نوێی هەیە لە چاو شارەکانی دراوسێ و شارەکانی دیکەی کوردستانە. توانی بڵێن بیدایەتی سەید سادق لە ساڵی 1946 دروست بوو، ینی یەکەمین ماڵ لە سەید سادق کە دروست بووە ساڵی 1946. بەڵێ کاک سەلاح، لە ئەوەی کە تۆ خوێندنەوەت بۆ کرد بێت لەکەیەوە ئەم شارە لە گوندەوە بۆ بە شار؟ لە ساڵی 1946 وەکو گوندێک دروست بووە. پاش 9 ساڵ بەهۆی ستراتیژی شوێنەکەی کە جوگرافیایکی ستراتیژی هەیە، ناوچەی هەورامان و هەڵەبجە و پێنجێن و شلێر ئەبەستێتەوە بە سلێمانیەوە، پێگەیەکی ستراتیژی هەبووە. حکوومەتی پاشایە و کاتە چاوی لەسەری وەکە ئێرە موقعێکی ستراتیژیە. پاش 9 ساڵ لە ساڵی 1955 لە گوندەوە سەید سادق کراوە تا شارۆچکە، بۆتە شارۆچکەی سەید سادق و بارگای ناحی تێدا کراوەوە بە ناوی ناحی شارە زوور، لەبەری ئێرە موقعی دڵی شارە زوور بووە. بەڵێ بۆ منە کاک سەلاح دیار نییە کە چه عشیرەتێک یا چتیرێک سەرەتا لێرە بوون؟ عشیرەتی زۆرتیا بووە، بە تایبەتی جاف و خەوارە لێرە پێگەی بە قوتیان هەبووە لەگەڵ ساداتەکان. بەڵام یەکەمین ماڵکە لێرە خاونی دروست کردو و بناغی شاری داناوە لە عشیرەتی شاتری بوون کە یەکێکن لە تیرەکانی هۆزی جاف. بەڵێ پێم خۆشە کاک سەلاح باسی ئەوم بۆ بکەی خودی سەید سادق چێ یان چێ بووە؟ جوانە. سەید سادق ئەلبەت ئێرە کە پێشەوەشی شاری تێدا دروست بێت و ئاوەدانی تێدا بێوەکو ناوچێکی چۆڵوانی بۆ هەر ناسراوە بە سەید سادق. ئەمە بۆ هۆکاری بوونی مەزاری ئەو پیاوچاکەکە لە بەرامبەرمانە لەسەر شاخی سەید سادق. بەڵێ سەید سادق دوو بۆچوون لەسەری هەیە. بۆچوونێک کە مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس و کۆمەڵێک لە کەسانی دیکە دەڵێن یەکێکە لە 12 کوڕەکەی شێخ عیسای بەرزنجە. شێخ عیسا 12 کوڕی هەبووەکەیەکی کان شێخ عەباسە، گەڕەکی شێخ عەباسی شاری سلێمانی. یەکێک لەو کوڕانش گوایە سەید سادق بووە. ئەمە بۆچوونێکە، بەڵام ئەم بۆچوونە لاوازە. بۆچوونی بەقوترەوەیە کە سەید سادق نە کوڕی شێخ عیسانیە، ئەو کۆنتریش ینی ناوی عەلی کوڕی عیسای محەممەدی نەوەی ئەبوبەکری هەواریە. ئەمە بۆچوونێکی بەقوتە تقریبان پێش شێخ عیساش لێر ئەمە یەکلایی بۆتەوە، ئەمە یەکلایی بۆتە لەوەی بەڵگەی لەسەر ینی لە کتێبە یەک لە بۆتەوە. دەست خۆشە بچمە لای دکتۆر سەلامی ئەزیز. دکتۆر جان تۆ چۆنی؟ یاخوا بەخێر بیت. بە ناوی خوای گەورە میهرەبان، بە خێراتنی کەناڵی ئازیزی کورساتەکەین، بە ناوی کورساتەوە زۆر سپاسکەشی کە ماندوون لەم بەرنامەیە. زۆر سپاس بە ناوی هەموو ئەزیزانەوە. سپاسان، ئێمە باشین و هیوادارینەوەش تەندروست بن. یاخوا هەمیشە باشبی دکتۆر جان. دکتۆر جان، من سەرەتا ئەمەی باسیەوە بکەم، مێژووی ناسینی منوتۆ بۆ کاتا گەڕێتەوە کە من لەم شارە ئەمزانی تۆ یەکێک بووی لە وەرزشکارە زۆر باشەکانی ئەم شارە و یاریزانێکی باشش بووی لەو سەردەمەی کە من بینەر یاریەکانە بووم. مێژووی وەرزش لە شارەکەی ئەمە بۆ کەی ئەگەڕێتەوە؟ لە ڕاستیە ئەم شارەکە لەگەڵ دروستبوونیا شارێکی زیندوو بووە لە هەموو بوار و لایەنە جۆرا جۆرەکانی ژیانەوە. وا تاوەکو ئێستش بۆ خۆتان نەبین شارێکی زیندووە و جموجوڵی تێدا لە هەموو بوارەکان و بەتایبەتیش وەرزش کە ئێستا
ناوی پایتەختی وەرزشی لێنراوە لە کاروانی وەرزشی کوردستاندا ئەمەش بۆ ئەو بایەخدانە گرنگە گەڕێتەوە کە خەڵکێک لێرە بە هەموو چین و توێژەکان بە هەردوو ڕەگەزەوە لە کاتی یاریەکانی یانەی وەرزشی سەی سادق ئامادە بن و لە کاتی یاری تیپە میلەکانی شاژمارێکی زۆر ئامادە بن لە ڕاستیدا لە مێژووی دێرینی سەی سادقدا هەر لە دروستبوونەوە دوای وردە گۆڕانی بۆ شارۆچکە جوڵەی وەرزشی تێدا بووە بەڵام ئەوەندەی کە من بەبیرم بێت کە گەڕاویانەتەوە بەشێکی زۆر لە وردشکارەکانی تر وە خەڵکی دێرینی شارەکە لە 60ەکان و دواتریش لە هەفتاکانەوە جوڵی وەرزشی تێدا بووە بە تایبەتی لە هەفتاکان تیپی وەرزشی هەڵۆ بووەوە لە دواتر لە شتاکان تیپی تیشک هەبووە وارووا کۆمەڵێک تیپی تریشی تێدا دروست بووە کە ئەمە وای کردووە ئەم جوڵە وەرزشیە و ئەو مێژووە وەرزشیە پڕچالاکیە کە لە ئاسی بەرزیشە باسی وەرزشی سەیسایق زۆر بەرز بۆ تیپە وەرزشیەکانی کە هیچی کەمتر نەبووە لە تیپە وەرزشیەکانی شاری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و شوێنەکانی تر ئەمە وای کردووە کە ئەو جوڵە وەرزشیە بەردەوام بێ و تا قۆناغەکانی دواتری ژوە کۆمەڵی یاریگامان نەبووە کۆنتترین یاریگا بۆ لای گردی تەپەڕەش بووە و دواتر لە حوشەی حاجی پێوترێکە لە پشتمانەوە لێرێ وەروە ساحەیە سیاران هەبووە لە خوارەوە لای باخەکانی بڵین ڕەشی حەمەعەلی کە ڕەشی حەمەعەلی لەوێ بووە و دواتر ساحەی تیشکیش هەبووە لێرە لە شێخان و تاوەکو ئێستش بۆ خۆتانزان ئێستا سێ یاریگای گەوری تێدایەوە یانەی وەرشی تێدایە و لەگەڵ چالاکی و ئەکتیڤی بڵێن یانەی وەرشی سەی سادق و کە لە خولی پلەیەک خولی نایاب یاری دەکاوە ئاسی بەرزی تێدایە و ساڵی پار 2 ساڵی لەسەریە گۆڵکاری خولی نایابی کوردستان بەڵێن فایق کە یاریزان یانەی وەرشی سەی سادق و تیپی وەرشی پێشڕەو بووە و ئەم ساڵ ڕیکۆردێکی نوێشی تۆمار کردو کە باشترین یاریزان و گۆڵکاری خولەکەش بوو ئەمە هەمووی بەڵگەیە لەسەر چالاکی وەرزش لەم شارە لە کۆنەوە تاوەکو ئێستەوە تیپە میلەکانیشی تێدا لیژنەی تیپە میلەکان و ئەنجومەنی ناوبژیوانان کە دەورێکی باڵایانەیە لەگەڵ یانەکەیە بۆ بەرەو پێشبردننی وەرزش و لێرە سێ خول ئەکرێتەوە خولی تیپی پلە 1 پلە 2 پلە 3 ئەمە هەموو ئەوانە بەڵگەن لەسەر پێشکەوتنی وەرزش و هیوادانی حکوومەت یاریێمی کوردستان بایەخی زیاتر بەم شارە بدا بە کاروانی وەرزشی و لایەنەکانی تریش لەبەرەی وەرزش بوار و بایەخی لایەنێکی گرنگە لە ژیاندا دەسوچاو خۆش بە ئەچیت ئێمە هەمیشە داوا لەلایەنی پەیوەندیدارەکەین کە بەڕاستی ئەو مای خۆشحاڵیە کە سەید سادق خاوەنی کۆمەڵێ وەرزشکاری زۆر باشەوە وەکماوە سەلاموتی ئەنجامی باشیانەیە کە بەڕاستی ومێدوارین کە ئاور لەو خۆشەویستانە هەمیشە بیرێتەوە من پێشەوەی بچمە لای خۆشەویستانی کە پێم خۆشە لەگەڵ هاوڕێیانم لە گروپی مۆزیک گۆرانیەکتان پێشکەش بکەین و دواتر ئێمەوە خزمەتی ئێوەی خۆشەویست پێتان خۆشە گۆرانیەکتان پێشکەش بکەم من لە خزمەتانە بفەرمن هاوڕێیان دايما يا
بيتي تويك شيرجان من بجان شيرجان كشتاي دوري توم يا ودك لجان شيرجان تاشي شيرجان انا بجان شيرجان در لجان گۆرانێکە باش بوو بەدڵتان بوو کاکە باجارزارێ مەش گۆرانیەک بڵێن من ئێمە لای مامۆستا ڕووخۆشی ئەزیز مامۆستا جان تۆ بەخێر بێت زۆر سپاس کاکاروان زۆر خۆش ماشەڵا جوولێکی کوردی جوان زۆر کوردانی ئەمڕۆ لە پرۆگرامەکە سپاس کاکاروان سڵاو لە جەنابت و لە هاوڕێیان و لە ستافە جوانەکەت بەخێر بێن زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ مامۆستا ڕووخۆش من ئەمەی بپرسم ئێستا لە زۆرێک لە شارەکانی کوردستان گروپی خانمانمان هەیە دێن مەسەرەن بۆ شاخەوانی و بۆ وەرزش بۆ کۆمەڵە بواری جیاواز لەم شارەی ئێمە لە سەی سادە هیچ گروپێکی لەو شێوەمان هەیە یان مەسەرەن کەسێگەیە پێشەنگ بوو بێ ئەم گروپانی دروست کرد بێ مەبەست گروپی شاخەوانی بەڵێ بەڵێ خۆی ئەگەر گروپی شاخەوانی بڵین بەڕەسمی نییە هی ئافرەت بەڵێ بەڵام گروپێکمان تازە دانراوە لەلایەن مامۆستاتوانەوە ئەوانەوە گروپی شاخڕەویە ئەوە پێشووتر گروپێکی پیادەڕەوە هەبوو کە لەلایەن یەکێ لە دانەرەکانی مامۆستا ئەرسەلات بوو ئێس خۆش بێ خۆشم بەشداریم کردووە لە ساڵی 2014 و 15 بەڵێ مامۆستا ئەرسەلان حەزەکەم قسەم بۆ بکەی کەوتی مامۆستا ئەرسەلان خۆی ئەو گروپەی داناوە گرنگی ئەو جۆرە گروپانە چییە مەسەلەن لەو کاتەیە داتاناوە بۆ نەماوە وڵا پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بەمەوە بە خێراتتانەکەم بەخێراتنی ئەو ستافە جوانەکەم کە زەحمەتان کێشاتونەتە شارەکەمان پێش وەڵامەکەش حەزەکەم شتێکت پێ بڵم لەسەر کورسات کە دەمێکە ئەمەوێ بیگەێنم بەڕاستی کورسات لە ڕۆژێکەوە کە دامەزراوە هەتا ئێستا بەڕاستی تەوازونێک هاوسەنگیەکی زۆر باشی ڕاگرتووە هەموو خێزانێکی کورد ئەگەر کۆنتترۆلی تەلەڤیزیۆنەکەی با بە دەستی مناڵەکانیەوە جێی بێڵێت هیچ خەمی نییە نە لە ڕووی پەروەردەیی نە لە ڕووی سایکۆلۆژی نە لە ڕووی کێشە و مەشاکیلەکانی ڕۆژگار کە میدیا دروستیەکە بەڕاستی ئەوە جێگەی دەستخۆشیە جێگەی ئەوەیە کە ستایش بکرێ بەڕاستی کورسات سەبارەت بە وەڵامەکەی جەنابیشت ئێمە لەو سەردەمانەیە کە خەڵک بێتاقەت بوو بێزار بوو لە بابەتی پێنەدانی موچە لە کێشەی ئابووری دانیشتن لە ماڵەوە بێکاری بایکۆتێکی زۆر هەبوو لە ڕاستە بیرمان لەوە کردەوە کە گروپێکی پیادەڕەوی دروست بکەین سەرەتا لە کۆمەڵێک برادر پێکاتەوەین کە زۆر بمان مامۆستا بووین دوجار پیجێکمان بۆ دانا لە ڕێگەی پیجەکەەوە بانگەوازمانە کرد شەرت و شروود مەرجەکانمان مناڵ نەبێت کەمەندام نەبێت نەخۆشی و کێشەی درێژخایانی نەبێت هەموو ئەوانە هەچەند تەندروستکارمان لەگەڵا بۆ بە بەردەوام کە پێداویستەکانی پێ بووە لە ڕاستیا زۆریش دەنگدانەوەی هەبووە ئەکرێ بڵێم ئەو گروپی کە لە سەیسایق بوو یەکێک بوو لە پێشەنگەکانی کوردستان کە لە گروپی شاغڕەوی و گروپی پیادەڕەویە دروستمان کرد وەسپاس بۆ خی گەورەکە بەشێک لە خانمانی بە ڕێزیش بەشداریان لەگەڵ کردین ئەو گەشتانەی کە کردومانە بۆ شوێنە دیار و بەناوبانگەکانی کوردستان تا ئێستا وەکو ئەرشیڤماومانە و جێگەی دەستخۆشیە و بە تایبەتی ماوەسا ڕووخۆشیێکێک بۆ لەو کەسانەی کە بەردەوام بۆ جا بۆی من پێی نەبڕم بەڵێ دەست چاو خۆش مامۆستا جان مامۆستا ڕووخۆش ئێستا ئێوە هەوڵ نایەنەوە ئەم گروپانە دروست بکەنەوە چکۆ بەڕاستی زۆر گرنگە بۆ خانمان بۆ پیاوان ینی گروپی شاخەوانی بەسەرەن ئەو ڕێگایە ئەبڕن ئێوە دێنە سەرەوە بەڕاستی بۆ جسمی خۆتان بۆ ینی گرنگی تایبەتی خۆی هەیە بە دڵنیاییەوە من خۆم زۆر حەزم بەو وەرزشە هەیە خولیامە بەڵام ئافرەت بە حکمی ئەوەی ئەرکی ماڵەوە یان لایانی کۆمەڵایەتێگەیان پەروەردەکردنی مناڵ لەوانەیە زیاتر مەجای ئەوەی نەبێت کە بەشداری ئەوە بکات زۆر ڕاستە دەست چاوە خۆشێ مایکەکە بێنی بۆ مامۆستا هەرێمی ئەزیز مامۆستاجان تۆ بەخێر بێت سەرتا بەنای خی گەورە ئەم کاتت باش کاکاروان سپاس بۆ بەڕێزێ سپاس بۆ کەناڵی کورسات سپاس بۆ ئەو کارمەندە بە ڕێزانە کەماندون پێمان سپاس بۆ تۆ مامۆستاجان مامۆستا هەرێم تۆ من ئەزانم کە بەڕێوەبەری قوتابخانەیەکی ئەم شارەیت
و بەچیت ڕۆژانە بەر دایک و باوکی قوتابیەکان ئەکەوی و لە نێوانتان ئاڵوگۆڕی قسە هەیە ئایا تا چەند دایکان و باوکان لە چالاکن لە پەروەردەکردنی مناڵەکانیان و تا چەند هاوکاری ئێوەن؟ بەڵێ سپاس بۆ پرسیارەکە و لە ڕاستیە دایک و باوک کاریگەری گرنگیان هەیە لەسەر پەروەردەی منداڵ بە تایبەتی دایک یەکەم قوتابخانەیە کە منداڵ پەروەردە ئەکات و لە وێزگەی ماڵەوە ئەینێرێتە کۆڵان کە پێی دەوترێ وێزگەی جادە یاخۆت وێزگەی کۆمەڵگە دواتر ئەنێرێتە خوێندنگە لە خوێندنگەش لە ڕاستیە کە هیچ مامۆستایەک ناتوانێت کەم تەرخەمی ناکات لە بوارەیە پەیوەندێکی باش و بەهێزەیە بەڕاستی لە بینی خوێندنگە و خێزان هەتاوەکو بتوانین کەسایەتێکی باش پەروەردە بکەین و کە خزمەت بە شارەکەمان بکات. زۆر زۆر ڕاستە. قوتابیەکان ئاسیان چۆنە؟ لە ڕاستیە بە پێی ساڵ کەوتو هەندێک جار خوێندکاری زیرەک هەبێت ئەوە شتێکی ڕاستیە لە ڕاستیە ئەگەر خوێندکاری زیرەک هەبوو ئەوە بەرهەمی باشە بێت. ئەوەسە ئاسی مەکتەبەکەی تۆ بەراورد بەوانی تر چۆنە؟ من ئەتوانم بڵێم بەشایەتی مامۆستا بە ڕێزانە گەرزان خوێندەکەی من ئاستێکی زۆر باشی هەیە. مامۆستایان وایە؟ لەخوا بەزیاد. لە ڕاستیە من خوێندنگەکەم ئامادەی ئاسۆی کچانە ساڵانە بەڕاستی ئەگەر سەیری ڕیزبەندی بکەین لە بەڕێوەبەرەتی پەروەردەی سێ سادق ڕیزبەندیەکە ئەبینین بەڵام ئەمە هەمووی بەتەنها بە هەوڵ و کۆشی خوێندکار نییە ئەگەڕێتەوە بۆ خێزان دواتر خوێندکار خۆی ئەو پلان و ئامانجی کە هەیەی و دواتر ئەو مامۆستا بەڕێزانە کە تا چەندێک ماندوو بوون. من حەزەکەم لێرە شتێک بڵێم پارساڵ خوێندکارێکمان بە ناوی سەناریە کەمال جەلال کە خوێندکارێکی خاوەن پێداویستی تایبەت بوو کە لە خاوەنی کە لە ماڵەوە خێزانەکەی بە هەمان شێوە نابینا بوون تەنها دایکی نەبێت منەمێ ڕۆڵی دایکی بەرز بنرخێنم بەڕاستی کە ئافرەتێکە کە خزمەتێکی گەوری بۆ خوێندکارە کرد کە لە کاتێکە خوێندکارەکەی هێنای خوێندنگە ئەوە ماندووبوونی پێوە لە هەمان کاتە مامۆستاکانیش پێوە ماندوو بوون بۆ خوێندکارەکەش خۆی پلان و ئامانجی خۆی هەبوو دوجار ئەم خوێندکارە سەری مەکتەبەکەیشی بەرز کردەوە سەری شارەکەمانی بەرز کردەوە کە بڵێ ئاستی پلی سێمی هێنا لەسەر بەڕێوەبەری لەسەر پەروەردەی هەرێم ئەمە جێگەی زۆر خۆشحاڵی بۆ ڕاستی جێگای دەستخۆشیە تۆکەم دیارە بەڕێوەبەرەکەیان زۆر زۆر باشە بۆ تاوان بە هاوکاری مامۆستاکانم بەڕاستی ئەگەر ئەوان نەبێ ناتوانێت. مامۆستا جاران لە قوتابخانەکان خوێندکاری دزێو هەبووە ماوە بەڕاستی نەوەڵا ئەو شتە نەماوە جاران بڵێ کۆمەڵە شت هەبوو زیاتر خوێندکار زۆر بە ئاگانە بوو ئێستا بە بۆنی سۆشیال میدیا ئەوانە زیاتر خوێندکار زیاتر بەڕاستە من باشیت وایە عادەتەن قوتابخانی کچانەکان باشترن هادێترن لە چاو قوتابخانی گوڕان. با بچمە لای دکتۆر سەلامی خۆشەویست. دکتۆر جان ئەمێ بزانم لێرە ئێمە لە سەید سادق کۆلێژمان هەیە؟ بەڵێ کۆلێجمان هەیە کۆلێجی پەروەردەی زانستە مرۆڤایەتیەکانە هی زانکۆی سلێمانی کە پاش خۆی پیشاندانەکانی ساڵی 2014 شەید بوونی شەید بڕیار ئەو کۆلێجە لێرە کرایەوە بۆ تاوەکو ئێستا خوێندن تیا بەردەوامە و لە ڕاستیا ئێمە زۆر هەوڵی فراوانکردنی کۆلێجەکەمانداوە بۆی بەشی تری تێدا بکرێتەوە. دکتۆر عفوم کە مێژوەکەی لەکەیان بەچی دیکە مامەڵی ئێمە لەگەڵ بابەتی خوێندنی باڵایە تازەیە سەیسایق لەبەرەوەی نزیکی 9 ساڵە لێرە کراوەتەوە ئەمە دەست و پەنجەیەمان لەگەڵ نەرم کردووە تازەیە و بۆ ئێرەش تازەیە لەگەڵەوەشە کە تازەیە ئێمە بە گوێرەی توانە لەگەڵ ئەو ستافەی کە پێکەوە ئێمە کارەکەین ئەزمونێکی زۆر سەرکەوتومان پێشکەش کردووە لێرە و ژمارەی کەمترین خوێندکاری سەیسایق و دەوروبەریمانەیە زۆرترین خوێندکارمان لە هەموو شارەکانی هەتا بادینان و منتیقەکانی دووەک و زاخۆ خوێندکارمانەیە بە هەموو ناوچە جیاوازاکەونەوە و زانکۆیەکی بچوو وایە و ئەم خوێندکارانە کاتونەتە ئێرە لە ئێمەوە لە پرزگەکەەوە تاگاتە من وەتا ئەم شارە ڕێزیان زۆر زۆر لەو خوێندکارانە ناوە هەتا وشەی کە بە سەید سادق غەوترێت سوید خوێندکارەکان ئەوان ناویان ناوە لە خۆشی ڕێزگرتنی خەڵک لێرە لە خۆشی ڕێزگرتنی ئێمە لە کۆلێجەکە و دڵکرانەوەیان بە شارەکە لەبەرەوەی شارێکی میواندۆس و ڕێزی خوێندکارەکانیان زۆر گرتووە. تاوان ئێمە لەو کۆلێجە داوای کۆمەڵێ چەند جارێک داوای کردنەوەی بەشی زمانی ئینگلیزی کۆمپیوتەر و آیتی و کۆمەڵێک بەشی ترمان کردووە ئەوانەی کە بگونجێت چکە زانکۆی سلێمانی بسووە کۆلێجیتیایەتەوە بێ بەشێک داوا بکەی کە لەوێ نەبێت ناتوانانی دوو بەشی هاوشێوە بکەیتەوە بەڵام بەداخەوە لەبەر کەمیش بیناکەمان کە بینای خۆمان نییە و کەمی کادری
پێویست و داواش لێرەشەوە داواکەم ئەو مامەسا بەڕێزانەی کە خەڵکی شاری سەی سادەقن پسپۆڕیان جیاوازە زمانی ئینگلیزی کۆمپیوتەر و ئایتیار بواری و پسپۆڕێکی گرنگە بۆ بازاڕی کار بێنەوە بۆ ئێمە بتوانین ئەو بەشانە لانی کەم کەینەوە بەشی تر بکەینەوە و ئەو دووەکارە دەستی ئێمەی گرتووە و ئێمە بینای خۆشمانیوە لێرەوە داواکارم لە حکوومەت یاریێمی کوردستان بەگشتیوە بە تایبەتی شخصی کاک پاڤڵ کە پاڤڵ تاڵەبانی کە سەرۆکێکی دینی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەی خوێندکارانی خۆپیشاندەر و ناڕازی بەڵێنی بە خوێندکارەکانماندا بوو داواکارین کە لێرەوە دەنگمامگا لە چەند شوێنەوەمان کردو هەم یا دیدارێکمان نەبێ بیبینین لە خزمەت یا ئەو بەڵێنەی بیر بخێنەوەمان جێبەجێ بکە وەکو دیاری خۆی بۆ شاری سەیسایق و بۆ خوێندکارەکانمان لەبەر ئەوەی 620 خوێندکارمان کە هی ساڵی پار بە بەیانیان و ئێواران لە بەردەم یعنی ئایندێکی نادیاران کە بیناکەهی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی چەند جار داوای چۆڵکردنیمان لێەکەن بۆیە داواکارین بتوانین بەڕێزی ببینین و ئەو بەڵێنەمان بۆ جێبەجێ بکە بۆ ئەوەی کو دیاریەک چۆن دیاری پێشکەشی شارەکانی ترکراوە و دیارێش بۆ ئەم شارە لەبەرەوەی زەویمان حازرە دەرخستەمان حازرە پرۆپۆزەڵمان حازرە تەنها کۆمەکی داراییمان پێویستە بۆی دەست پێ بکرێ و ئێمە ئومێد دەکەین و ئێمە توانیمان لە دەوامی بەیانیان سەرکەوتوو بین لە دەوامی ئەوارانیشمان کردەوە ئەم ساڵ خوێندکارمان تەخەڕوجی کردو سەرکەوتوو بین ئەزبوونی خوێندنی باڵامان دیبلۆمی باڵا ئەکادیمیەک ساڵە سەرکەوتوو بین و ئێستا پرۆپۆزەڵمان بۆ مانگی دەهەیە ماستەر بکەینەوە بەڵام ئەمە جێگای طموحی ئێمە نییە لەبەروێن بەشانە بازاڕی کاری کەمە ئێمەش ئەزانین داواکارین سەرۆکایەتی زانکۆ چۆن هاوکارمان بوو لەگەڵ وەزارەتە هاوکارمان من زیاتر بۆی بتوانین بەشی زیاتر بکەینەوە لە ڕێگەی بینا و کادری زانستیەوە دەست چاوە خۆش بێ دکتۆر جان خۆشەویستانم ئەچینە ناوبڕێک و دواتریەمەوە خزمەتتان.
سيرتو يا مكفيري ما يخير يا مريدي خير بەگرن یا میوان دۆستین لەم شارەی ئێمە پێکەوە ژیانێکی زۆر هەیە ئەوەی من زانیاریم هەبێ وە لەگەڵ خۆشتا پێش پرۆگرام ڕاوێژێکمان کرد نەتەوەی جیاواز لەم شارەی ئێمە هەن بۆ منە عەرەبی لێیە ئێرانی لێیە حتا لوڕ و لەکیشی لێیە لەسەر ئەمە کەمێکم بۆ باس بکە بزانم تا چ ڕادێکەمە وایە لە سەرەتایی دروستبوونی شاری سێسادەخەوە یەکسەر شارێکی هەمە چەشن بووە دانیشتوانەکەی مەبەسم ینی لە ماڵە سەرەتایەکان ئێمە باسمان کرد لە هۆزەکانی ناوخۆمان جگە کۆمەڵک لە ماڵە سەرەتایەکانی سێسادەخ لە هۆزی لۆڕن لەکی تێدایە لۆڕی تێدایە هەورامی تایە لە سلێمانەوە خەڵک هاتووە لە گەرمیانەوە لە گوندەکانەوە بەڵام زۆترین پێکاتەی ئەو خەڵکەی گە شاری سێسادەخان دروستوە زۆترین منوەنێک کە دیلاسەم لە سەکردومە بەسم ماڵە سەرەتایەکانە تا ساڵانی پەنجاگان زۆترینی کەوسا و کەسانی هاتوونە ئێرە زیاتر خەڵکی گوندی کێلەکەەوە بوون ینی ئەوان ئەو گوندە پشکی شێری بەرەکەوێت لە دروستکردنی شاری سێسادەخە لە ماڵە سەرەتایەکان شێخی تێدا بووە لە هەموو ئەو نەتوانی تێلەکەی ئەمبەرمانەوە بەڵە بەڵێ کێلەکەی ئەمبار کە هۆزی شاسمایلین لە ساڵانی دواتریشە بێگومان عەرەبی تێدا بوو ئێمە کۆمەڵک ماڵ لە سێسادەقە هەند ئەم مەبەسم ئێستانیە لە ساڵانی ڕابردووترا پیانەڵێن ماڵە عەرەبەکان هەر لە سەردەمی دەوڵەتی عوسمانی وانە لە ناوچەکانی گەرمیان نیشتەجێ بوون خۆناغ بە خۆناغ بە هەروەکارێک بووە هاتوونەتە ئێرە ئەوانە بەشێکن لە ماڵە ڕەسەنەکانی سێسادەق کە پیانەوە ئێوەستەوەکو ئێمە کوردن معنی سێ چوار پشتیان لێرەتەوە بووە بەس کە پیانەڵێن ماڵ عەرەبەکان بەسمانە بە نەتەوە عەرەب بوون بەشێکن لە پێکات ئێم دانیشتوان ئەم شارە لەگەڵ ئێمە شەهیدیان هەیە خزمەتیان هەیە بەشێکن لە دانیشتوانی شار کەسابەتیان لێرەیە بوونەتە سێسادەقی دووسێنەوەیان لێرە لەدایک بووە لە ساڵانی دواتری شا و کاتێک کە ئاواری عەرەبەکان بەشێکی زۆران لێرە ئاوارە بوون نیشتەجێ بوون من جارێک لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک شتێکم خوێندەوە ماڵێکی عەرەب کە لێرە نیشتەجێ بوون ئەلبەت لە کەمپانە بوون لە ناو ماڵەکانە هێندە خەڵک تێکەڵیان بوون و ڕۆشن بۆ ماڵان میوانێکیان لە خزمێکیان لە جنوب هاتبوو عەرەب بوو شاعیرێک بوو حتمما ماسە ئەسەلان دکتۆرش بینیوانە کە ئەبینێت ئەم هەموو خەڵکە دراوسەکان دێن بۆ ماڵیان و وەکو بێگانە سێ ناکرێت وەکو بەشێک لە خۆیان کاتێک ڕۆشت بۆ شعرێکی زۆر دوورودرێکی بە باڵای شاری سێسادەق و دانیشتوانەکەی وتوە شعرەکەی لە تۆڕی فەیسبووکە هەیە من لە ئەکاونتی خۆشم بڵاوم کردوەتەوە جا قسەیەک هەبوو لە سەرەتای زووە ئەیان و سێسادەق غەریبگرەواتە هەر کەسێک دێتە ئێرە ئیتر ئەم شارە جێ ناهێڵێت ئەنی بێگومان وە بە ئەو ماڵانەی کە لە سلێمانیەوە هاتوونە ئێرە ئێمە بۆ نمونە ماڵی مەلەق قادرمان هەیە لە ساڵی 1950 هاتووەتە سێسادەق کاتێک سێسادەق ئەبێتە ناحیە یەکسەر ماڵەکەی ئەو ئەبێتە بارەگای ناحیە ئێتە نەڕۆشونەتەوە هەتا ئەکولێرش کۆچی دوایی کردووە دانیشتوانێکی هەمە چەشنی هەیە بەڵام تەبیعەتی کۆمەڵاتی خەڵکەکەی وایە زۆر لەگەڵ ئولفەت بە خەڵکەوەگرن تێکەڵی ئەکەن ئاگەن هەست بە غەریب نەگا خۆی بەشێک بێ لەم شارەوە هەڵبەت سیفەتێکی جوانی ئێرە کاک سەلاح باسی قوربانی و شەهیدە کرد لێرە ئەڵێن لێرە لە زمانی ڕژەمی بەعەس پێشمەرگە بەبێ سڵەمینەوە لە حەسارە بە ئارەزوی خۆی هاتوشۆی کردووە خەباتی کردووە بەڕاستی شارەزایت لەسەر پێم خۆشە کەمێکم لەسەرەوە بۆ باس بکەیت وەڵاهی بێگومان ئەوە هەبوو هەرچەند ئێمە ئەو کاتانە تەماممان منداڵ بووە مامۆستا ئەرسەلان تەمەنی لەمە زیاتر باشتر ئێزانەگەر پرسیارەکە ئاراستەی ئەو مامۆستا ئەرسەلان پێم خۆشە تۆ زیاتر درێژە بابەتەکە بیت وەڵا ڕاستی لە سەردەمی ڕژێمە و بە تایبەتی لە هەشتاکان و پێش تقریبا لە سەرەتای هەشتاکانەوە تا ناوەڕاستی هەشتاکانیش لە سەعات 4 بەدواوە کتر لەم کاتانە بەدواوە سەیسایە قەبوو بە دوو بەشەوە ئەوەی کە لە خۆی بترسایە لەم بەری چەقانەوە بڵین لەم بەرەوە ئەچووە ئەو بەرەوە بە هیچ شێوەیەک ئەوانەی کە لە خۆیان نەترسانی ترچی ئەوەی دەستەواژەکە پیانوترێت جاژ یا پیاوی ڕژێم یا هەر یەکێک لەوانەی کە ژێربەژێری پەیوەندی هەبوو بێ ئێواران نێتوانی لەم بەرەوە بمێنێتەوە بە ئاشکرا پێشمەرگا هاتە ناو شار و لە ماڵەکانە دابەشە بوون و زۆر جارە لەم کاتانەوە دەسەکرا بە تەقەکردن و
بەو شێوەیە ئەوە ڕاستیەکی حەشاڵ نەگرە کە هەموو ئێوارانێک سەیسایە قبوو بە دوو بەشەوە بەشی ڕۆژهەڵاتەکەی ئەکەوتە دەستی پێشمەرگە و بەشی ڕۆژاواکەی کەوتەوە دەستی ڕژێم خۆی بابا سارسەلان تۆ خەڵکی گوندی قاینەژەی ئەڵێن سەرەتا مەفرستدایەکان لە گوندی قاینەژەوە دەستیان پێکرد و شەڕی زۆر لە ومەتیقەیە ڕوویا و داستانی زۆر تۆمار کراوە هیچ لەمانەت بە بیریان من ئەو ساڵە خرامە پۆلیەکی سەرەتایی بۆ زۆر و باشیش بیرمێت ئەمە مەفرزەیەکی سەرەتایی 5 کەسی بوون کە ئەگەر ناوەکانم بیرما بێ کاک حامی حاجی غالی کاک شەوکەتی حاجی مشیر و کاک حەمەی حاجی سابیر لە ماڵی چەند کەسێکی تریکەیەکیان پێشمەرگەیەکی هەورامی بوو ناوەکەی مەداخەوە بیر نەماوە کە گۆڕەکەی لێرە بوو دوجار بردیانەوە بۆ منتیقی هەڵەبجە لێ شەهید بوو لە ماڵی شەید حەمە ڕەشیە کاک فاتیحی شەحەیدر ڕاستەکە شەید فاتیح ماوەیەکی زۆر گۆڕەکەی لێرە بوو بە ڕەحمەت بێ خۆ شەهید بوو دوایە بردیانەوە بۆ هەڵەبجەی شەهید ئەو شەوە کە ئیخباری کرابوون یا بڵێن هەواڵێن لێ درابوو خوا هێزێکی زۆر هاتە سەر قاینەجە و ماڵەکە چواردەور درا کە ئێمە یەک ماڵمان بین بوو لەگەڵیانە باوکی کاک عتای شەید حەمە ڕەشیەکەی سەمەسول کۆمیتەی سەیسایق و کاک ئەحمەد و ئەوانەیە کارەساتێکی زۆر گەورە بوو بە نسبەتی ئەو بووینەوە ئیتر کاک حەمەڕەشی خۆشی بە ڕەحمەت بێ دەرچوو بوو لە دیەکە دوایە غیرەتی قبوڵی نەکردبوو گەڕابوویەوە ناو ماڵ و مناڵ و دوجار دەستگیر کرا و شەهید کرا لە مووسڵ لەوێ لە سێدارە درا و تەرمەکە هێنرایەوە بۆ قاینەجە و ئێسش لێ بە خاک سپێراوە داخەخوای گەورە لی خۆش بێت کاک سەلاح ئەڵێن نەورۆزێک جەنابی مامجەلال بەدەستی خۆی لێرە ئاگری نەورۆزی کردوێتەوە نەورۆزی ساڵی 1969 بەڵێ ئەلبەت لە سەرەتای دروستبوونی سیسادەقە لێرە مناسبەی نەورۆز کراوە هەر لە ساڵی 1950ەوە ئەوانە نەورۆز و ئەوانە کراوە ئەو کاتە زیاتر پێوتراوە جەژنی دار و درەخت وە کردنەڤاڵی دوانزە سواری مەریوانش کراوە بەردەوام بۆ چالاکی شانۆی و وەرزشی لێرە بەردەوام هەبووە هەر لە بیدایەتی دروستبوونی سیسادەقەوە بەڵام ساڵی 1969 و کاتە کە باڵی مەکتەبی سیاسی بڵێن مامجەلال بوون لە ساڵی 1969 بڕای دەدەن لە سیسادەق مناسبەی نەورۆز سازکەن لە شوێنەکە پێی ئەڵێن گردی وەیس لای قوتابخانەی زانینی ئێستا بڵێ نەورۆزی ساڵی 1969 بە سەرپەرشتی بەڕێز مامجەلال ئاهەنگەکە سازکرا بوو دەسوچاو خۆش بێت مامۆستا ڕووخۆش پێگەی کۆمەڵایەتی ژن لە کایە سیاسیەکان لەم دەبارەی خۆمان چۆن ئەبینیت ئەتوانم بڵێم وەکو پێویست نییە خۆی گومان لەوەشدا نییە کە شوێن و پێگەی ئافرەت لە هەر کۆمەڵگەیەکدا ئاوێنە و ئاوێنی ڕاستەقینەی ئەو کۆمەڵگایە زۆر ڕاست و ئەگەر ئێمە بین باسی ئەم دەڤەرە باسی ئەم شاری ئێمە بکەین سەی سادق ئەگەر بەراوردی بکەین لە چاو شارەکانی تر شارێکی تازەیە با بڵێن تا ئاستێکی زۆر دابوونەریتی خێڵەکی و عەشاری زاڵە بەسەرمانە بەڵام بە خۆشحاڵەوە لە دوای ساڵانی نەوەتەکانەوە بەراورد بە کەمی ساڵ و کەمی کات بڵێن گۆڕانکاری و پێشکەوتنیکی باشی بەخۆیەوە بینیوە زۆر ڕاستە ئەمەش وای کردووە کە ئافرەتان بەشدار بن زیاتر لە سێکتەری پەروەردەدا بە خۆشحاڵیەوە چونکە ئافرەتان زیاتر حەزیان بەم سێکتەرەیە هەنێ ئافرەتمانەیە لەم شارە بەڕێوەبەری خوێندنگاکانن ئەمەش هەندان و پێشکەوتنێ کە بۆ ئافرەتانی تر دەسوچاو خۆش بێ ئەگەر بینە لایەنی پۆستەوە بڵێن لە کای سیاسیە ئەگەر بین بەراوردی بکەین بۆ نمونە ئێمە 35 فەرمانگەمانەیە لە ناوەندی قەزای سیسادەقا و 15 فەرمانگەمانەیە لە ناحیەی بەرزنجە بەڵام هیچ کات لەم فەرمانگانە لەلایەن ئافرەتەوە بەڕێوە نابرێت یان قەزای شارە زور 7 فەرمانگەی لێیە و 13 فەرمانگەی لێ لە قەزای وارماوە کە سەر عەفو قەزا ناحی وارماوە سەر بە قەزای شارە زورە ئەمانە ئەم فەرمانگانە دوو فەرمانگیان لەلایەن ئافرەتەوە بەڕێوە برێ خۆی ئێمە مادەیەکمانەیە مادەی 22 لە پەرلەمانی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان لە 2010دا کە لە 130 بۆ ژنان تەرخان کراوە بەڵام ئەو لە 130 چۆن بوو کاتێکە هەرکیانێک لیستی پاڵێوراوانی پێشکەشە کرد ئەوە لە 130 تەرخان بکرایە بۆ ئافرەت بە شێوەیەکیش ئەو ڕیزبەندیە دابنرایە کە لە بەرژەوەندی و قازانجی ئافرەتانە بواە بەڵام بەداخەوە لەم شارەی ئێمە
بابین بڵێن لە کۆی 15 کاندید لە دەڤەری شارەزور و سەی سادق تەنها یەک کاندیدیان ئافرەت بووە. ئەمە کەم تەرخەمی ئافرەتان خۆیان نییە؟ خۆی وەکو پێشووتر ئاماژەم پێکرا گەڕێتەوە بۆ لایانی کۆمەڵایەتیەکە بۆ لایانی ئاستی داخراوی خێزان یان ئەو هێرشە ناڕەوانەی کە لە سۆشیال میدیا کرێتە سەر ئافرەتان جا ئافرەتێگە گەربوێر و زۆر زیرەک و بەتوانانە بێ لەوانەیە بەرگەیەوە ئەو زۆر ڕاستە دەسوچاوە خۆش من دەمە لای مامۆستا ئەرسەلان ئەگەر سەیری مێژووی ئەدەبیات بکەین لەم ناوچەی خۆمان ئێمە خاوەنی کۆمەڵێک شاعیر و نووسەر و ئەدیبی زۆر باشین بەڕاستی بۆ نمونە نالی قانع وەلی دێوانە مامۆستا خامۆش زۆرێکی کەین کە بەڕاستی ئایا ئێستا کاریگەری ئەدەب لەم ناوچەیە چۆن ئەبینیت یان با بڵێن ئەدەبیات لەم ناوچەیە تا چ ڕادێک کاریگەری دروست کردووە؟ پرسیارێکی بەجێ بەڕاستی ئێمە مێژوویەکی ێجگار گەورە و پڕبایەخمان هەیە لە بواری ئەدەبیە وەکو مێژوو لە ئێستای کۆمەڵێک شاعیر کۆمەڵێک نووسەر و خەڵکی شارەزای بواری میدیایی لە سەیسایق بوونی هەیە و بەڵام بەداخەوە بەهۆی پێگە جوگرافیەکەی و نزیکی لە سلێمانیەوە هەمووی ڕژێتە کاسەی سلێمانی و وەکو نمونەی خۆمان بە زۆر ئەوە نەکەین. لە ڕاستیە سمبولەکانی شارەزور وەکو جەنابەت ئاماژەت پێکرد چی نالی و زۆربەی زۆری شاعیرەکان مامۆستا گۆران مامۆساخانە مامۆستا خامۆژ لە سەردەمی تازەیە هەموو ئەمانە معالمێکی دیارن بەڵام هیچیان بەقەدەر وەلی دێوانە نەبووەتە سیمبول نەبووەتە ڕەمز بۆ سەیسایق وەلی دێوانە 55 ساڵ ژیاوە لە هۆزەکانی جاڤلای بەکراوای هەڵەبجە لەدایک بوو و دوجار کە مەزارەکەی لەم خوارەی خۆمانەوەیە لێرە نێژراوە کە سەرڕێی هاتوچۆی جافەکان ڕاست بۆتەوە کە ئەمە گۆڕی ئەسلی خۆی ئەمەیە بڵێ بێگومان بەڵێ دەنگێک هەیە کە گوایە وەلی دێوانە شخصیەتێکی حەقیقی نییە و دیوی دووەم یا کەسایەتی دووەمی پیرەمێرد بێ بەڵام هەموو بەڵگە زانستیەکان ئەوە ڕەت ئەکەنەوە کە باشە ئەگەر بەراوری شعرەکانی مامۆستا وەلی دێوانە لەگەڵ مامۆستا پیرەمێردا بکەین فەرقێکی زۆری هەیە ینی بۆ شاعیرێک دێت نازناوێکی خۆی حاجی تۆفیق نازناوی پیرەمێردی بۆ خۆی هەڵبژاردەوە ئەم وەلی دێوانەی بۆ چییە بە مەرجە شعرەکانی وەلی دێوانە لە پیرەمێرد بەهێزترن لە ڕوانگەیەوە ئێمە لە شەن و شکۆی مامۆستا پیرەمێرد کەم ناکەینەوە کە پارێزگار بووە کە نایب مدای عام بووە کە پارێزگاری چەند شارێکی گەورەی باکووری ڕۆژاوای تورکیا بووە هەموو ئەوانە بەڵام ئەمانە مێژوویەکی گەوریان بۆ سەیسایق و بە شارەزور تۆمار کردووە کە لە شعرەکانیانە هەمویان ئاماژەیان پێداوە بە تایبەتی مامۆستا نالی و وەلی دێوانە و مامۆستا گۆران هەموو ئەوانە کە لە منتیقەکە ژیاون کە لە پورێک و شوێنەوارێکی زۆر باشی ئەدەبیان بۆ ئێمە جێهێشتووە ئینشاءڵڵا نەوەکانی داهاتوش بۆ ڕێچکای بڕوان و بتوان درێژی پێ خۆی مامۆستا هەرێم پێم خۆشە بپرسم بارودۆخی ژن چۆنە بینی لە ئێسایە لە سەی سادق لە ڕووی خوێندن و ڕۆشنبیری و بەڕێوەبردنەوە؟ بەڵێ سپاس بۆ پرسیارەکە و لە ڕاستیا ژن کە عینێکی گەورەی کۆمەلگایە دەتوانێت شان بەشانی پیاوان ڕۆڵی گرنگ و ئەهێنی ببینێت لە پێشخستنی پرۆسەی هەموو پرۆسە گرنگەکان کە لە ژیانە بەڵام لە ڕاستیا ئێمە توانین بڵین لە سەی سادق و لە هەموو شارە کوردەکانە بارودۆخی کۆمەڵایەتی کوردستان و ڕۆژهەڵات بەگشتی ئەتوانین بڵێن هۆکارێکە بۆ پیاوسالاری حکمی پیاسالاری و هەروها بە هەمان شێوە توانین بڵێن دۆخی سیاسی وا کات کە باری ئابووری وڵات بەرەودا ڕمان بێ خەریکە شەڕەکەمان پێگەڕێتەوە باسی پیاوسالاریەکە بورە لێرە با شتێک بڵێم من هەمیشە ئەڵێم بە پێچەوانی کۆمەڵی ئافرەتەوە بیرەکەمەوە من هەمیشە ئەڵێم پیاو گەورەی ماڵە پیاو پڕۆڤەری ماڵە بەها ئافرەت و پیاو بەیەکەوە و من ئەڵێم هەتاکو ئێستاش ئەو ئافرەتانی کە لە پێشەوەن بەڕاستی خێزانەکانیان هاندەریان بووە و هاوسەرەکانیان و لێرەشەوە من بەڕاستی ئەڵم کە هاوسەرەکەم بەڕاستی پشت و پەنامە زۆر هێزێکی زۆر گەورەیە بۆ من خۆشەویستیمان بۆی هەیە من لێرە زۆر سپاسێکم وە بزانم شەرمە ئەوە سپاسی هاوسەرەکە بکەی بەڵام من لێرە سپاسێکم زۆر سپاسێکم بەڕاستی بەڵام وەکووتمان مامۆستا ڕووخۆشیش ئاماژەی پێکرد دابوو نەریت و کلتوری کۆمەلگا ئەمەش بەشێکی گرنگە بەڕاستی کە ئێمە بە هەڵە لێکدانەوە بۆ دینی ئیسلامەکە ئێمە زانین دینی ئیسلام دینی ئاشتی و یەکسانی هاوسەنگی ژیانە
ئێمە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە کۆتا کاتی تەمەنی بە پیاوان ئەفەرمێ ژنان ئامانەتی ئێوەن لەبەرەوە ئەگەر پاڵپشتێکی بەهێسە بێ بەڵام من لێرە ئەمێ گلەیەک بکەم لە لێپسراوانی ئەم شارە ئەم شارە شاری خۆمانە ینی هەر گلەیەک شتێ بکەین ڕەنگە شتێکی ئاسایی بێت بۆ بەرەو پێشچوونە لەم شارە بەڕاستی من لە بواری پەروەردەیە باسیەکەم لە کۆی 12 خوێندنگەی ئامادەیی لە 66 خوێن قوتابخانەی بنەڕەتی لە 4 باخچەی ساوایان 8 ئافرەت دەوەرئەبینێ کەواتە ئەمە گەڕێتەوە بۆچی بۆ ڕێگەنەدان بە ئافرەت کە بێتە پێشەوە بەشدار بێت لە کای کۆمەڵایەتەکاندا لە هەموو پرسەکانە بەڕاستی ئافرەتی زۆر بەتوانە هەیە وەجیکەوە من داواکی ینی لێرە شەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە ئاوڕێکی جددی لەم شارە بداتەوە گەنجی زۆر بەتوانایتە تەنها ئافرەتنا ئافرەتی تا پیایتە جگە لەوانی ئەوانی کە نەخوێندەواریشن بەڕاستی هەلیان بۆ نەخڕخستاوە کە خوێندن تەواو بکەن بەڵام ئەوانیش بەهرە و توانای زۆریان هەیە ئەگەر حکوومەت هاوکار بێ ئەتوانێت بەڕاستی ئەمە درێژی زۆری هەیە بەڵام ئەگەر ئەو هەموو گەنجی کە کۆچەکە ئەگەر حکوومەت هاوکار بێت بەڕاستی ئەو گەنجانە وزەی زۆریان هەیە زۆر دەست خۆش قسەکات هەموو لە جێی خۆیەتی دەچاو خۆشە من ئەچمەوە لای کاک سەلاح ئوستادجان تۆ من ئەگەدارم خەریکی نووسینی کتێبێک بووی سەرقاڵ بووی پێوەی لەسەر مێژووی ئەم شارە ئایا کتێبەکە بە چۆک گەیشت پێما بێ لە خۆناوی کۆتاییە مامۆستا ئەرسەلان بۆ پێەکەنی چی بوو ئەو بابەت دەمێکە خەریکە زۆر دەمێکە خەریکە بەڵامی تر دۆخ و بارودۆخەکەی خۆی زانێ بۆچی نهاتێتە پێش بۆم شەرح بکە بزە کتێبەکەی من دەمێکە خەریکم ڕاست عنی زیاد لە 15 ساڵە خەریکم لەبەری مێژووی نووسراوی نەبوو ئەم شارە بوو ئیشی مەیدانی بۆ بکەیت ئەمە زۆری پێچوو حبووری سیشمە حەقی تەواوی پێ بدەم چووکە تەنها جارێک تواتوانی مێژووی شارێک ڕاستە کتێبەکەی من تەواو بۆ شتێکی ئۆتۆی نەماوە ئومێدم وایە بتوانم ئەم ساڵ چاپی بکەم ینی نزیک بووینەوە لە دیزاینکردن شتێکی ئۆتۆم نەماوە بەس ئیتر کاری باشم بۆ کردو ینی بەڕاستی زۆر بۆی ماندوو بووم هەوڵم داوە بناغی مێژووی 300 بنووسمەوە مامۆستا ئەم شارە پیشەوەری زۆرمان هەیەوە زۆرێک لە وەستاکان ئەم شارە جوانیان دروست کردووە ئەو لایەنەش بپارێزە و لەناو کتێبەکە باسی بکە بێگومان کتێبەکەی من هەش بەندێکیان پیشەوەرەکانە لەناو پیشەوەرەکانە هەموو باس کردو بۆ نمونە ئێرەکانی خۆی کانە بەرد بوو ینی کانە بەردەکان و چەکەمین کەس کانە بەرد بووە بە دوای ئەو وەستاکان ئەوانەیە کە بناغی شاریاندانای وەستاکان بە تەسەسول هەمێ نووسیوان بۆ لە وەستاکانە باوکی توێتیە محموود کە عمەرەوانیشی تێدایە زۆر ڕاستە ئیتر هەموو پیشەوەرەکانم بەگشتی نووسیوە زۆر من بۆ قسەی کۆتایی مەچمە لای مامۆستا سەلام دکتۆر جان باسی کۆلێژەکەمان کرد تا چەند لە ئاسی کۆلێژەکە ڕازیت یان بۆ فراوانتری ناکەنەوەی کە باست کرد بەر لەوەی وەڵامی پرسیارەکەی خۆم دەمەوە حەزم کردی زافەی بۆ قسەکانی مامۆستا ئەرسەلان بکەم تامان ڕەوتی ئەدەبی و ڕووناکبیری لێرە زۆر بەهێز بوو هەم لە سەردەمی بەعس و لە قۆناغی دواتریش ئاوادان کراوەتەوە تیپی شانۆی نالیمانەیە کە وەکو قوتابخانەیەکی گەورەی فکری هوەری و ئەدەبی ڕۆڵی گەورەیان هەر لە هەمان پرۆگرام لە شەوانی ڕەمەزان بانگهێشتم کردنەوە خۆشەویستان بەڵێ و سەبارەت بە لایەنی ئاینیش لەم شارە حەزم کرد ئاماژەیەکی پێ بم کە لە دروستبوونەوە تاوەکو ئێستا گوتاری ئاینی گوتاری زۆر گرنگی پێکەوە ژیان بووە و لێرە ئەم لایەنی ئاینی ڕۆڵێکی گرنگی لە دروستکردنی گیانی پێکەوە ژیان و واروە هاوکاریکردن و بە دەموهاتنی خۆشی ناخۆشەکانی یەکتری و لە سەردەمی حکوومەتی بەعسی ژێمە مامۆسایەکی ئاینی و کۆمەلا محەممەد شارە زوریمانەیە کە ڕۆڵێکی گەورەی هەبووە خاوەنی کۆمەڵی کتێبی گرنگەوە بەگژی ڕژەمی بەعسا ڕۆشتەوە ڕۆڵی گرنگی شێبووە لە دروستکردنی ئاشتاوایی لە نێوان هێزە سیاسەکانی خۆمان لە شەڕی شاخ سەبارەت بە کۆلێژەکەش لە ڕاستیای ئێمە تومحاتمان زۆرە و ئەرکێکی زۆرمان لەسرە زۆر هیلاکین زۆر مانوین و من حەزەکەم لێرەوە لەم بەرنامەوە گلەیەکی زۆر لە سەرمایەدارە گەورەکانی خەڵکی ئەم شارە بکەم کە هیچیان یعنی لە جگەل لە هەندێک پرۆژەی تر جێدەستیان دیار نییە بە شارەکەەوە لە کۆلێجەکەی ئێمەوە هەتا گاتە لایەنەکانی تری بواری پەروەردە کە بەم دوایانە هەندێک پرۆژە دراوە کە ئەبوو سەرمایەدارە گەورەکان خەڵکی خوارەوە زۆر هاوکارن هاوکاری خوێنکارەکانی ئێمە کۆلێجەکان بەڵام لە سەرمایەداری گەورە هەمویان دەستیان نوقاوە بەڕاستی زۆر گلەیمان لیانەیە و داواکانی لە حکوومەت هەرێمی کوردستان ئەو جۆرە گەماروی کە لەسەر شاری سەیسایە تقریبان دروست بووە نەمێنێ و داواکارین لە بەڕێز کاقوبات تاڵەبانی
لەگەڵ خەڵکی شاردا بنیشێ لایەندەیەکی نزیکا لەگەڵ چین و توێژەکان دانیشێ چاوەڕێ ئەوەکەین کە خزمەتی زیاتری ئێرە بکرێەوە بە تایبەتیش لە جەنابیان و هیوادارین و ئەم شارە شایانی خزمەتی زیاترە ئێمە هەمومان مناڵی ئەم شارین خۆمان بە خزمەتکاری ئێرە زانین ئەم شارە لە گەورە بچووکیەوە خەڵکی پاکە خەڵکی دڵسۆزە و خەڵکی دڵسۆزە بۆ نیشتیمانەکەش هیوادارین زیاتر ئەوڕمان لێ بدرێتەوە بە تایبەتیش لە کۆلێجەکە کە لە دوو بە شاگیرمان خواردووە چاوەڕوانی ئەوەین کە بینامان بۆ دروستکرێ و کادر و هاوکاری بکرین تا فراوە لەلایەنی پەیوەندیدارەکەین ئاور لە خۆشەویستان و لە کۆلێجەکە و لە تەواوی سەی سادق و ناوچەکە ئاوربانە و مێدوارین کە هەموو لایەک سەرکەوتومن لە ئایندا. خۆشەویستانم بەم شێوەیە هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆژمان لە شارە جوانەکەی سەید سادق و لە خزمەتی خۆشەویستان و ئەزیزانی شاری سەید سادق تا پرۆگرامێکی کە بەخواتان ئەسپێرم بمێنن بە شادومانی. قرار ماوم شیدم هم کادوارا یاری چاو شیرین به گناه بولم بزارا به قرار ماوم شیدم هم کادوارا یاری چاو شیرین به گناه بولم بزارا گنچه جیانم قد بود شادی و امیدم پرکن شادی و امیدم پرکەسەت بوو بیا پاتەرکی کردم گوڵی ئاواتی بردم ماوم بەتەنیا بیا پاتەرکی کردم گوڵی ئاواتی بردم ماوم بەتەنیا تولم زیزی قصد جانم گرتم کی هر ما عزیزی ورا لایم چاوست رحمتی والم زیزی قصد جانم گرتم کی ما عزیزی کنچه جیانم برمرمو شادی و امیدم پرکەسەت شیانم فرمود شادی و امیدم پرکەسەت بود بیا پاتەرکی کردم گوڵی ئاواتی بردم ماوم بەتەنیا بیا پاتەرکی کردم گوڵی ئاواتی بردم ماوم بەتەنیا